سڵاتان لێبێ خۆشەویستان، وەرزی هاوین هێشتا ماوێتی. ئێمە لە ڕێگەی ساڕێژۆ لە بەرنامەکانی پێشوو زۆرترین زانیاریماندا لەسەر ئەو حاڵەتانی کە ئەگەری هەیە لە هاویندا زیان بە تەندروستیمان بگەێنێ و چۆنیش مامەڵی بکەین و دابەشمان کرد لەسەر ئەوەی کاریگەریەکانی لەسەر پێست، لەسەر لەش بەگشتی و ئەو نەخۆشیانی کە لە هاویندا ئەگەری هەیە زیاد بکات، چۆن خۆمانی لێپارێزین، چۆن توانی خۆمان و خێزانەکانمان تام لە شوەکانی هاوین بکەین و نەهێڵین تووشی کێشەی تەندروستی بین. ئەمڕۆ باس لە بینین دەکەین و باس لە بینایی دەکەین و باس لە چاو دەکەین کە ئەویش ئەگەری هەیە بە هاوین کاریگەری زیاتری لەسەر بێ. هەندێک شتی تایبەت هەیە بە چاو کە پێویستە ئێمە هەمومان بیزانین هەر وەرزێک بێ، بەڵام هەندێک حاڵەتی تایبەتیش هەیە کە لە هاویندا زیاد دەکا و پێویستمان بەوە دەبێ کە زانیاری وەرگرین. ئەمڕۆ ئێمە پرسیار دەکەین لەبەر ڕێز دکتۆر گۆران بەرزنجی کە ئەو پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی چاوە. دکتۆر گیان بەخێر بێ بەسەر چاو بۆ زۆر سپاس بۆ میوانداریت لە بەرنامەکەت. زۆر سپاس. ئەو وەڵامی ئەو پرسیارانی ئێمەش و ئێوەش دەداتەوە و پێمان دەڵێ چۆن ئەم ئەندامە گرنگەی لەشمان کە ئێمە تەنها دوو چاومان هەیە و بە واستەی ئەوە دەتوانین هەم خۆشی و ناخۆشیەکان و هەم ئەو تاموچێژەی دەمانێت لە ژیانماندا بیکەین لە ڕێگای ئەم ئەندامەوەیە کە ئەم ئەندامە ئەگەر بە قەبارەت تەمەشایکەین بچووکە، بەڵام پێکهاتەیەکی زۆر ئەتوانین بڵین ئاڵۆز و سحراوی هەیە. ملیۆنەها دەماری تێدایە کە هەستەوەرن ئەو ڕووناچی و ئەو دیمەنانی کە ئێمە دەیبینین وانە کاگزر ئەو هەستەوەرانە وەری دەگرن و دەیمەن لە ناو مێشک و تەرجمەی دەکەن و دەڵێ ئەو هایە و ئەو هایە. ئەنی ئەمانەی کە ئێمە هەمووی ڕۆژانە دەیبینین پێویستی بە لە ڕێگای چاوەوە بگاتە ناو مێشکمان کە ئەمانە هەمووی لە کاتێکی زۆر خێرا ڕوودەدا. چاو هاوێنەی هەیە، یەکەم جار ڕووناکیەکە چێتە ژوورەوە، پاشان دەگاتە ئەو دیوەی ژوورەوە لەوێ هەستەوەرەکان، پاشان مولولەی خوێنی هەیە کە بەردەوام خواردن ئەبا بۆ ئەمە ئەندامە چالاک و گرنگە. بۆیە پاراستنی ینی شتێکی زۆر گرنگە و پێویستە زانیاریمان هەبێ. بۆیە ئێمەش بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆر گۆرانمان کردووە و دەمانەوێت بزانین زانیاری وەرگین لەسەری. زۆر باشە دکتۆر گیانبا لەوە دەست پێ بکەین، ینی بینین و بینایی کە ینی زۆر کەسەیە گەریکێکی زۆر خۆش بێ ئەڵێ تۆ بینایی چاوەکانی ینی ئەوەندەی بەلاوە گرنگە. ئەم ئەندامە گرنگەی لەشمان کە بینینمان بۆ فەراهەم دەکا لە هاویندا کە مەسەلەن ئەگەر بە شێوەیەکی بۆیە دەڵێم لە هاویندا ئێمە لە چوار وەرزە چاو مهمە، بەس لە هاویندا گرنگترین مەترسیەکان کە ئەگەر ینی بە شێوەیەکان بتەوێت لەسەری بڵێ خۆی تاقیب لەسەر قسەکەت تەمان چاو ئۆرگانێکی هەستیاری گرنگە لە لەش نیعمەتێکە خوادایەتە بەشەر کە بۆیە زۆر گرنگە پارێزی لێ بکەین ینی لە هەموو دەقەیەک لە بیرمان بێت. تەمان پێکاتەکەی چاو باست کرد سێ تەبقەیە چاو، تەبقەی دەرەوەی کە بە شکلێکی عام کۆلاجین فایبەرە کە وقایەیە بۆ چاو بەشی پێشەوەی گلێنەی چاوە کە ڕووناچی لێ دەچێتە ژوورەوە و چکەکانی بینین دەشکێتەوە سەر تۆڕی چاو و تەبقەی دووەم تەبقەیەکی خوێناویە مولولەی خوێنە کە تەغزیەی چاو دەکا و تەبقەی تۆڕی چاومان هەیە کە هەستیارە و تیشکی بینین وەردەگرێ و وەکو بڵێ تەحشی دەکاتەوە بۆ مێشک دەڕوا بە دەگەڕێتەوە بۆ چاو بۆ بینین کە ئێمە پێی دەبینین. تەمام بینە قسە زۆرە بەڵام با بینە سەر کاریگەری ژینگە کە هاوین لەسەر چاو. تەمان ئێمە چاو چونکە لە دەرەوە تاکە ئۆرگانە کە یەکسەر پەیوەندی لە بە مێشکەوەیە، یەک لە ئۆرگانەکە کە وەکو بڵێ سێرکتی نییە، گەنگلیێنی نییە بۆ مێشک، ینی دارێکت ینی یەکسەر دەرەوەکەیەکی کۆنتترۆل نییە لە بینی وەکو 11 دەمارەکانی تر نییە. ئۆپتیک نێرف دەماری چاو یەکسەر لەگەر مێشک ینی ئەگەر بیشوهێنین بە وێزگەیەکی دروستکردنی کارەبا ینی وێزگەی تری نییە هەتا ئەگات یەکسەر ئەڕاتە ناو
بۆیە ینی و تاکە دەمارە کە تۆ بە چاو دەیبینی وای ترەمو لە لەشت بە گۆشت و بە نواسولکە و پێزدا پشتا بەڵام تۆ ئێمە کە تەمەشای چاو دەکەین سەری دەماری چاو دەبینین و هەروە احتیمالە لەوانەیە بۆیە بەشێکە لە مێشک تعبیری مێشک دەکات تۆ کە مەزاجت باش بێت چاوت نەوەکە ئەگەر مەزاج خراپێت چاوت نەوەیەکی ترە و پێمان دەڵێن یەکێکە دەدبینیە بێت تاقەت بێڵێ بە چاو مێشکت ماندووە لە چاوت دەیخوێنێتەوە هەروەها تاکە ئۆرگانەکە وەکو ئاوێنەیەک نەخۆشیەکانی لەشی لێ دەبینی هەروەها ساغی لەشی لێ دەبینی تەوەن بینە سەر مەوزوعەکەی خۆمان گرفتەکانی بەڵێ ئاوین ئێمە هاوین چاو ڕاستەوخۆ لەگەڵ کەش و هەوا لە کۆنتاکتە بۆیە پارێزێکردنی گرنگە ئێستاش خۆمان دەزانین ژینگە بەرەو تۆز و خۆڵ ڕۆشتووە ئێستاوە ئەمڕۆ تۆز و خۆڵە لێرە چاوی دروست و چاوی نەخۆش نادروست هەردوو پێویستی بە پارێزگاری هەیە لە تۆز و خۆڵ چکە ئەوەی کە دروستە چاوی بۆ پارێزگاری خۆی ئەوەکەی ترش وەکو خەتێک لە چارەسەری وەکو لاینێک لە چارەسەری دەبێت خۆی بپارێزێت لە تۆز و خۆڵ و گەرمی هاوین ئەوەن چاو کە ئەگەر بەرکەوتە بێت لەگەڵ تۆز خۆڵ بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ڕاستەخۆ ئەگەر هەر بڵێن دیژە تەنێکی نامۆ بکەوێتە چاو هەر جسمەکی غەریب بکەوێتە چاو چاوێک سەر تەفاعول دەکا و بۆی و مولولەکانی خوێنی چاو هیستامین دەردەدەن و دەبێتە هۆی گرژبوونی دەمارەکانی خوێنی چاو کەمە پێدەین احتیقان و سۆر دەبێتەوە دەمارەکان سوور دەبن سووتانەوەی چاویان بەڵێ و دەبێتە هۆی هەوکردن لێرە هەوکردن لەگەر هەستیاری هەردوو پەیوەندیان بەیەکەوە هەیە ڕاستەخۆ هەوکردن هەستیاری دروست دەکات هەستیاریش هەوکردن دروست دەکات بۆیە چارەسەرەکانیشیان تێکەڵەیە زۆر باش لێرە کەواتە بۆ مەسەلەی هەوکردنەکە دی لە هەوکردنە ینی ڕەبتیەکەی بە سووتانەوە ئەکید ینی پەیوەندیان بەیەکەوە چاو وەکو ئۆرگانەکانی تر وەکو پێست مەسەل وەکو زۆر شوێنمان کە ئێمە سووتانەوە بێ عینیشت هەمان شێوە هەمان میکانیزمە ینی ئەو ڕێگەیە کە زیاتر پێوترێ ئەبرژێتەوە نیە با قسەکە ئەو حالێ بکەین ئێمەش کەش و هەوا مەثەڵەن دەتوانی خۆت لێ بپارێزی بڵێن ئێستا تۆز و خۆڵە دەوەستێتە سەر ئیشەکەت ئەگەر ئیشت نەبێت لە دەرەوە باشتر وایە لە ژوورەوە ببینێ خۆت بپارێزی تاکو و بەرکەوتت کەم بێتەوە و ئەگەر مەجبوربی لە دەرەوە بی شکارت لە دەرەوە دەبێت چاویلکە لە چاو بکات پێچگە لەمە ینی ئێمە هەموو لەشمان لە کاتی هاویندا معرەزە بۆ وشک بوونەوە ینی ئەگەر لەسەر وشک بوونەوەی چاو شتێکمان پێ بڵانی چاو خۆی چی مادەیە ینی چیە وای لەکە بۆیە کاتێک کە حسەکەین وشکە ئازار و ناخۆشی کۆندامی چاو ڕژێنی هەیە فرمێسک لێرە فرمێسک دەورێکی گرنگ دەبینێ لە پارێزگارکردنی چاو لە دەرەوە لە جسمی غەریبی دەرەوە لە هەوای دەرەوە فرمێسک پێک هاتەکەی لە سێ شت پێک دێ تەبەقەیەک لە چەوری کە پێدێمیوچین و تەبەقەیەک لە ئاوکە و سەتانەوەتی ئاوە لە ڕژێنی فرمێسک دێت و تەبەقەیەک لە چەوری کە سەتادەی فرمێسکە ئەویشان لە ڕۆخی چاو لە پێڵوو دەردەدرێت کە کونەکانی لەسەر ڕۆخی چاوە زیاتر لە 45 کون هەیە لەسەر و خوارەوە کە لەگەر هەر تروکاندنێک ئەوە چەورێکی زۆر خست دەردەدا کە زۆر گرنگە بۆ چاو ئەو فرمێسکە بە پێکهاتەکانی هەر پارێزگاری دەکات لە چاوە هەر بەلانسێک لەو پێکاتەیە تێک بچێت چاو تووشی وشکو دەبێت ینی سەتانەوەتی ئاوە سەتانەوەتی ئاوە سەتادەی بە بیوچین سەر چاوەکەی بێت لە خواردنەوە بێ وە نیە هەتا ئەوە یەک لە هۆیەکانە کە فەرقی چییە مەسەلەن ئەگەر زۆر جار باز دەکرێت دکتۆرجان لەسەر بابەتی بڵێ فرمێسکی دەستکرد یان مەسەلەن ئەڵێ چوم دووسێ شڵپ ئاوم کرد بە دەمبوو چاومایانی ئەوانش هەر هاوکارێ بن ئەکیید ئێمە لێرە بە هەر هۆکارێک بێ بە هەوکردن بێ بە هەستیاری بێوان هەمووی وشکی دروست دەکەن یان هۆکاری تەمەەن بێیان زیادە بەکارێنانی مۆبایل و ئینتەرنێن و تەرکیز یان بە ئیشکردن لە دەرەوە و زۆر لە کاتێکی لە شوێنی گەرم ینی هەر هۆکارێکی وشک بوون لێرە دەتوانیت تۆ چارە سەری بکەی ئەو پێکهاتەی چەورەی ئەو پێکهاتەی فرمێسک بەدیلی بۆ ببینێ گەر ئاوەکە کەم بکات دەبێت تۆ فرمێسکی ئاوی بدێ زیاتر ئاوەکە
ئەگەر پێکاتەی چەوریەکە دەبی فرمێسکی چەوری قەترە بە شێوەیە قەترە ئەوەش دەبی ینی دەستنیشان بکرێ بڵێن ئەم وشکبوونەوەی ئایا کاریگەری کەم خواردنەوەی ئاو بۆ یان گەرما بۆ یان کێشەیەک هەیە لە ڕۆژێنەکە. بۆیە زۆر جار ئێمە کە لە نۆرینگە بە نەخۆشەکە دەلێت چاوم زۆر ئاو دەکا ئێمە پێی دەنێت چاو توشکە دێت دکتۆر من چاوم زۆر ئاو دەکا تو چۆن پێم دەڵێت چاوم پێی دەڵێن کاکە تۆ پێکاتەکەی چەوریت کەم بووە لەبەرەوەی غودەکانی چەوریت وشک بوونە یان گیراون یان سوتاونەتەوە لەبەر ئەو پێکاتێ بەلانسەکە تێک چووە چاوت بۆیە ئاو دەکات چکە چەوریەکەی کەمە ڕای بگرێت لە چاو تەبەخور نەکا بمینێتەوە چاوی دەبرژێتەوە زوو فرمێسک لە مێشکەوە فرمێسکی ئاز دەدرێت و فرمێسک دێ و بەڵام چەورەکە نیە زیاتر ئاو دەکات. بینە سەر بابەتێکی تر مەسەن کەسێک هەیە ئەڵێ من خۆ لە زستانیشیان لە وەرزەکانی تریشە من هەر بەردەوام ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارێنم بەس حەز دەکەم لە هاوینە زیاتر چاوم ماندوو ئەبێ ینی ئێوە گەیشتونەتە ئەو ڕادەیە کە دکتۆر جان پێمان بڵێن سەر ڕای ئەو پێشکەوتن تەکنەلۆژیە هەیە بەڵام وەکو بڵێ شتێکی خراپ دۆزراوەتەوە بۆ ئەوەی وا دەردەکەوێت کە دەڵی پێوێت نیشانە بێنێتەوە لە چاوەکان ئاوا بەو شێوەیە هیلاکی بکە. بەکارهێنانی شاشە بە زۆر ڕێگا بەڕاستی تەسیر کاریگەری هەیە کاریگەری نەرینی خراپ لەسەر چاو هەیە. یەک لەوانە تۆ کە مۆبایل بەکاردێنیان شاشە لەبیر دەکەیت چاوت زۆر بتروکێنی ئەو تروکاندنی چاو لە دقەیەک لە خولەکێک دەبێت 8 تا 13 جار بێ هەتا خودەکە کە ئێستا باز ماکرێتە چەوری دەربکات هەتا فرمێسک بێمەوەی پەیوەندی بەیەکەوە ئەو نظامێکی پمپیە لەگەڵ تورکاندنێک فرمێسک دەکە کەم دەبێتەوە لە 8 لە بۆ 3000 4000 لێرە ڕژێنی فرمێسک کەم دەبێتەوە ئەو یەک دووەم بەرکەوتت بۆ دەرەوە زۆر دەبێت ئینجاگەر لە شوێنەکەش گەرم بێت یان مەسەرەن ئامێری فێنکەرەوە و یان تەدفیعی لێ بێتنەوەش هەوا زیاتر بەرکەوتە دەبێت ئەوەش دەبێتەوە شکی سێمیش زۆر جاکە تورکاندن کەم دەبێتەوە غودەکانی چەوریش ڕق دەبن لێرەش چەوریەکە کەم دەبێتەوە ینی بە چەند شێوەیەک کاریگەری دەبێت و دەبێتەوە وشک بوونی چاو وشک بوونی چاویش دەبێتە زوو چاو ماندوو دەبێتن ئەوە یەک دووەم کاریگەری تری لەسەر چاو ئامێری زیرەک بڵین هەمووی شاشەکان خاصەتەن لە شەو دەبێتە هۆی چکە تیشکێکی لێ دەردەچێ مۆبایل و پێی دەڵێم بلو لایت تیشکی شین ئەو تیشکی شینە بە پێی توێژینەوەکان کاریگەری لەسەر مێشکەیە هۆرمۆنێک هەیە کە پێدە مێلاتۆنین ئەو هۆرمۆنە زیاد دەکات ئەو هۆرمۆنە کە زیادی کرد ناتوانانی خەوت تێک دەدا بۆیە ئامۆژگاری دەکرێت سعاتێک پێش کاتژمێرێک پێشەوەی بخەوی تۆ واز لە مۆبایل و شاشە ئەو بێنی تا بتوانانی بە ئیسراحەتی بخوشی خەوزڕان نەبی یەک لە هۆیەکانی وشک بوونیش کەم خەویە کە تۆ شەوان خەوت لێنەکەت چاوت ماندووتر دەبێ و شک دەبێت بە ڕۆژ و ماندوو دەکاوی زعازت دەکات ئەو لەو ماوەی خەوتن چاو چی ئەکاتەوە ینی چاو وەکو ئیسراحەتێکە بۆ چاو کە چاوت دادەخەیت ئیشی پێ ناکەی کەمتر کراوەتەوە کە بەیانی دەست بە ئیش دەکەوە چاوت زیاتر تەڕ و خۆشە بەس کە خەوت نەخەوی و تا درەنگی شەو یان خەوت لێ نەکەوی ئەوەش یەک لە کاریگەریەکانی دەبێت لە سەوشی چاو ئەمانە هەمووی پاش بەرکەوتنمان بە گەرما و بە هیلاکیکردن و کە ئێستا ئەو قسانی کە تا ئێستا لەو خاڵانی بدایەت وەکمان تەپ و تۆزەکەیە هەیە ئامێرە زیرەک و ئەلکترۆنیەکانە هەیە گەرماکەش هەر هەیە ئەنی ئەمانە هەمووی چاو هیلاکەکە لەوانەیە بگاتە ئەو قۆناغی کە ئیتر بە ئاسانی بەرگری خۆی نەکاو ئەجا بین بەرە و کە بۆتی ڕەبتی پێوە هەیە چاومان ئیلتیهابیش بکە لە هەمان کات هەو بکە خۆی ئەوانە وتت زۆربەی هەیە لە هەمومان ڕۆژانە بەڵام دەبێت خاڵ بە خاڵ چارەسەریەکەی بۆ بدۆزیەوە مەسەرەن تۆ خەوت باش بکەی یەک دووەم ئەوەی کە لە دەستە خۆتە ئاو زۆر بخۆیەوە سێم مەسەگەر ئیشەکەت لە دەرەوە بێتن بتانی چاویلکەی دژە خۆر کە پێی دەڵێن شەمسی ئەو بەکاربێنی لەسەر چاویلکە قسەی ئەو بەکاربێنی ئەو دەمیز لەسەر هەستیاری و لەسەر هەوکردنیش کە لەم ماوەیە ینی کە ئەوکو باسی کردوتە بێ زیاتر بەیەکەوە ئەو دوانە ئێمە بەڕاستی لەو ساڵانەی ئەخیر ینی زۆر بووە هەوکردنی چاو وشکی چاو بەڕادە بە زۆر بووە لە هەموو تەمەنەکانیش هەر تەمەنە و بە زۆرێک لێرە ینی هەستیاری چاو کە گەیشتە ڕادەیەک ئەویش
بڵێن کلاسفیکیشن و قۆناغی خۆی ئەگەر لە قۆناغی سەرەتایی بێ و کەم بێت دەتوانی بەس بە قەترە و بە شوشتن و ینی بە چاویلکە لە چاو بکەی و ئیسراحەت دێت چاو احتیمالە پێویستی بە چارەسەری نەبێت ئەوەندە کەم بێ بەڵام ئەگەر بگاتە ڕاددەی مامناوەند و تند لێرە پێویستی بە چارەسەری هەیە بە قەترەی مامناوەند و توندەکە ژیانی کەسەکە زۆر ناخۆشە بێ ئەکی تووشی سووربوونەوە و هەوکردن و تا ڕادێوێت کە تۆزێک بە تەڵخ ببینی چکە قەرەنیە پێویستی بە سەرفێسەچی بڵێن سەدحەچی خاوێن هەیە تاکو باش ببینی کە تۆ چاود وشک بوو ئەو سەدحە خەدەش دەبێ و وەکو بلێ دەوڕژێ و ئەوەش هەم تەڵخێک دروست دەکەم هەمووی حسابە لەسەر چاو حتا پێستەکەی دەوروبەریشی ینی کە مەسەلەن ئەگەر ئیلتیهاب بکە و ئەگەر ئەو کەیانی بێگومان کێشەمان بۆ بێگومان ئێستا مەسەن لە وێنەیە دیارە تۆ کە چاوت بڵێن فەتحەکانی کوونەکراوەکانی ڕژێنەکانی چەوری لە ڕۆخی چاوکە جیران دەبێتە هۆی وەکو بلێ زیادبوونی چەوری و کۆبوونەوەی و کۆبوونەوەی بەکتریا تەبیعیەکەی سروشتێکردناوی دەبێتەوە هەوکۆکردن وەکو لە ڕسمە دیارە دەبێتەوەی دروستبوونی گرێ هەندێک زار و دروستبوونی گۆشتی زیاد لەسەر ڕۆخی چاو و لۆجبوونی پێستی چاو ینی پێڵ و ئەوەش کاریگەریە بۆیە چاویلکەی دژە خۆر هەر ئەوە نییە تۆ چاوت حیمایە دەکەی هەروەها چاردەورەی چاویش لە لۆجبوون و پیربوونی وەکو لێ دەپارێزی زۆر باشە کەواتە ئێمە ئەوەندەی کە زانیمان ئەو کێشانەمان بڵین ئەگەری هەیە چواروەرزە تووشمان بێ بەڵام زیاتر لە هاوینە ئەگەر بینە سەر ئەو بابەتەی کە زۆر زۆر گرنگە هەمومان بیزانین چۆن ئاگامان لە خۆمان بێت کەسێک ڕۆژانە لەبەر هەتاوە ئیش و کارەکەی کەسێک هەیە مەسەلەن لەوانەیە بای ئەوەندە زانیاری نەبێت ینی کە بزانێ شوێنی ئەو کارەی بۆ نمونە بەرکەوتەی هەتاوی زۆر تێدایە ئەگەر هاتوو بەس گۆشەکەی بگۆڕێ یان چکە لەوانەیە هەموو ئیشێکی هەموو کارێک نتوانانی بە ئارەزوی خۆت گۆڕانکاری تێدا بکەی هەندێک کار هەیە واد لە یەکە مەجبور بی مەجبور بی ناوی بەس خۆی باشترین ڕێگا بۆ پاراستنی چاو لە بەرکەوتنی هەتاو چییە ینی بۆی ئەوەندەکە هەتاوی وە بکەی بەرکەوتنەکە کەم بکەوە ئەیش دەتوانی مەسەلەوە کووتمان چاویلکەی تایبەت هەیە بە ئیشکردن کە ڕۆخی هەیە و ئەگەر تۆز و خۆڵە جەوەکەیان ڕادە بەدەر لە ناو تۆز و چیمەنتۆ یان دووکەڵ و ئەوە ئیش دەکەی و دەتوانێت و چاویلکە تایبەتانە بەکاربیینی کە 1970 دەیگەڕێنێتەوە تۆز و خۆڵ دەگەڕێنێتەوە بۆ چاوت باشە دووەم زوو شوشتن زۆر میهمە خۆی هەتاوەکە خۆی هەتاوەکەش دەتوانی کڵانی هەتاوەکە مەسەلەن کەسێک هەیە لە وەختێکی خراپە ئایوانە کاریگەریە بێت لە پاشە ڕۆژە کێشەی تری بۆ دروستکە بێگومان نەبی کاتە ئاوی سپی یان هاوێنەکە بێگومان چکە تۆ هەتاو تیشکی خۆری شعیتە تیشکی ئەلترابایۆلێت ئەوەی سەر و بەنەوسەجی لێ دەردەچێت ئەوە کاریگەری هەیە لەسەر چاو ڕاستەوە خۆ ینی چەند بەرکەوتەمان لە بۆ ئەو تیشکە زۆر بێت چاومان وەکو بڵێ زووتر پیر دەبێت تووشی ئاوی سپی و نەخۆشیەکانی تۆڕی چاو دەبێت چەند بتوانانی خۆت بپارێزی ئەوش هەر بەکارهێنانی چاویلکە دەبێت کەمە چەند ئاگاد لێ بێت بەرکەوتت تۆ خۆت چۆن لەسەر لە چاویلکە لە وەکو کللتور لە ناو کۆمەلگەی ئێمە دەڕوان ینی ئێمە شارەز وای لێ هاتووە بگەینە ئەو ڕادەی شارەزایی یەکمان هەبێت لەسەر چاویلکە چکۆنی من بزانم چاویلکەش جۆری هەیە باشی هەیە خراپی هەیە هەندێک چاویلکە هەیە بەداخۆ لە بازاڕەکانی ئێمە هەیە کە لە ڕووی دیکۆر و جوانیەوە زۆر بەس جوانە بەڵام کوالیتەکەی دەمێت لەسەر ئەوە قسەمان بۆ ئێمە زانیمان کە جەناب فەرمووت چاویلکە هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی نێڵێەوە هەتاوە بەردەموت بەرچاو زۆر گرنگ بەس لەسەری ینی زانیاری زیاترمان لەوانەیە ئێستا بەکارێنانی چاویلکەی شەمسی با بڵێن دژە خۆر لە 10 ساڵ پێش ئێستا باشتر بێت یعنی احتمالە لەوانەیە 10 ساڵ پێش ئێستا زۆر ئێستا خراپتر بووە بەڵام ئێستاش دەیەوێت بالفعل ینی خاستن لە ناو کۆمەلگەی ئێمە مەسەن کۆمەلگەی عەشایری زۆر جار پێیان عیبە لە چاوکردنی چاویلکە کە زۆر گرنگە زۆر جار دەبینی ئافرەتەکان خاستەی خۆمان لە گوندەکان لە چێلگەکان ئیش دەکەن و زۆر چاویان ئەزیەتی خواردەدێنە نۆرینگە پێیان دەڵێم کە
کلااو لەسەر بکەن چاویلکە 1970 ڕێژەی بەرکەوتنت کەم دەکاتەوە ئەوکەی تریش بە شوشتن چاو پارێزی دەکە دراخر من عیبە ناتوانم ئەو ئێمە کێشەیەکمان هەیە جارێ نەگەیشتێتە ئەو ڕادەی هۆشیاری بۆڵی بکەین قبولی بکەین کە خۆت پێدەپارێزی و ئەوەی کە بشت بینێ ئەگەر هۆشیاری هەبێت دەزانی تۆ بە پێچەوانەوە تۆ شخصێکی تێدەگەیت نەک شتێکی خراپێ و شتێکی زۆر باشیانی تۆ بە چاوێکتر سەیرت دەکات لەوەی کە خۆت پێداداوە و واکەوتویە ناو تۆز و خۆڵ و چێلگە و ناو باخچە و چاوت هەموو سۆر بۆتەوە کە هیچ ناکەی بۆی بۆیە زۆر گرنگە ئەو فکرکردنەوەیە ئەو بیرکردنەوەیە بگۆڕدرێ بەڕاستی ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە پێشتر جامانش بەکارە هات و دەمولوتیشیان بەس ناتوان چاوەکە بەو شتانە دابشنی لا چاویلکە تاکە ڕێگای بوانی لەسەر کوالیتیەکەی کوالیتی بەڕاستی هەردوو زۆر هەیە یان ئێستا باشە لە هەولێر زۆری باشی شێ بەڵام زۆر چاویلکە هەیە بەس تەنها ڕەنگە ینی ڕەش کراوە شوشەیە کە ڕەش کراوە کە کاریگەری خراپتری هەیە ینی چکە تۆ کە دەچیە تاریکی بلبلەی چاو گەورە دەبێت لە تاریکی کە گەورەتر بوو تیشک زیاتر دەچێتە ژوورەوە ئەویش فیلتەرەکانیانە تیشکارێکە بۆی بلبلەمان فراوانترکە و زیاتر ڕووناکی زۆیاتر تیشکی سەر و بنەوشەی بچێتە ناو چاو کە ئەزیێتی چاو زیاتر دەدا بە پێچەوانەوە قەینا باڕەژ نەبێت کاڵ بێیان هەر ئەسڵان ڕژە بەڵام فیلتەرەکانی تێدا بێت مەسەڵەن فیلتەری خۆی چۆن دادەندرێ دکتۆر گۆرانی ینی چاویلکەیە وەکو زانیاریەک ینی ڕەنگە ینی ڕەنگەکە کە لە جامەکە هەیە لەو ئەوەی بەڵام بەپی کوالیتی کۆمپانیەکان دەگۆڕدرێت بڵێ ناوەڵەفلتەریشی تێدا پێنج زۆرە فلتەر هەیە لە شوشەی چاو ینی فلتەر هەیە ئەشیع دەگەڕێنێتەوە تیشکی سەر و بەنەوچەیز دەگەڕێنێتەوە فلتەرێ ئەو لای تێکە باسمان کراوە تیشکی بلو دەگەڕێنێتەوە فلتەرمان هەیە نالی بخار بکە دەکرێت ئەمانە هەمووی لێک هەمووی هەیە بڵێ هەیە ناشکێ مەسەن بە ئاسانی شخود نابێت ئەوە هەمووی فلتەری شێ ئەوەی کە باسمان کرد ڕەشی دەکات ئەوەی بزانم ئەوەی چکە اختصاسی زیاتر دەچێت اختصاسی چاویلکە ساز بەڵام پێنج فلتەر هەیە لە ناو عینەکی باش باشە ئەو عینەکانە ئەگەری هەیە ئەکسپایر بن ینی هەتا کوالیتیەکەی نەخێر ئەگەر تێک نەچێت تا کۆتایی بە ساڵات دەتوانی بەکاری بینی بینەوە سەر زۆر باشە لەسەر چاویلکە ڕاوستە چکە چاویلکە یەک لە خاڵە گرنگەکانی خۆپاراستنە لەو گەرما و تۆز و خۆڵی کامە هەمانە بەڕاستی لە دەرەوە ینی خۆت دەپارێزی بۆ بە درێژخایانی خۆت لی دەپارێزی ینی تەنانەت هەندێک جار دەمەوە ئێوارش کە ڕۆژ بنەوەیکیتر هەر پێویستمان هەر پێویست هەندێکە سێڵێتوانێت بە وەختە بڵێن بەستانیش پێویستت پێ هەیە چکە تۆ بەدایم هەر تیشتی سەر و بنەوشەیت هەیە زۆر باشە لە کۆمەلگای ئەمەکو بەهەستم کرد پێشتر بەنیسبەت پیاوەکان جامانەمان هەبوو یان نەوەیەک لە کڵاوی تایبەت هەبوو بە تایبەتی باوەپیرانمان کە خەریکی زەراعەت و کشت و کاڵەوانە بوون و ئافرەتەکانیش بە هەمان شێوە سەری خۆیاندا دەپۆشی بە ڕادەیەک کە کەمتر ڕووناکیان بەرەوە ئێستا لە سەردەمی ئێستا شێواز و دیزانی تازە هەیە بۆ کڵاو هیچ یارمەتی دەرە بۆ چاو بێگومان ینی کڵاو سێبەرێک دروست دەکات بۆ چاو کە ئەوە ڕاستە گەرمیەکە دەمینێ بەڵام تیشکەکەی دەگەڕێنێتەوە تیشکی گەرمەکانی ئەگەر سەتیش نەبێت تا ڕێژەکی زۆر باش گەرمی و تیشکت بۆ دەگەڕێنێتەوە کە چاویلکەکەشی لەگەڵ بوو کە خۆش تۆزێک پاراست کە چێ ماڵەوە شوشتت زوو و شوشتت تقریبان دەگەی و ڕێژەی کە دەتوانین چاوت بپارێزی دکتۆر گۆران بەرزنجی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی چاو زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون سپاس دەکەم خۆشەویستان دکتۆر گۆران ئاماژەی بۆ کرد کە ئێمە ئەگەر بمانەوێت لە هاویندا زیاتر گرنگی بە چاوەکانمان بدەین زۆر فۆکەسی خستە سەر چاویلکەکانمان هەم لە ڕووی کوالیتی هەم لە کاتی لەبەرکردنی و هیچ شوورەیەکی تێدانیە کە ئێمە هەر کاتێک بمانەوێت ئەو چاویلکەیان و عینەکە لە چاوکەین بۆی چاوەکانمان پارێزرا بێ لە بیریش مەکەن ئاو خواردنەوەی بەردەوام هۆکارێکە بۆ ئەوەی وەکو ئاماژەی پێکرد چکە ئەو ڕژێنانە سەتانەوەتی ئاوە کاتێککە دێتە دەرەوە ئەگەر ئاوێکی باش لە لەشماندا هەبێ چاوەکانمان زیاتر پارێزراوێ هەموو لایەکان تەندروست بن خواتان